الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، گەیشتبووینە فەرموودەی 36 لە فەرموودەکانی ئەربعین نەوەویە کە ئەویش فەرموودەیەکی گەورەیە، فەرموودەیەکی گرنگە و فەرموودەیەکی صحیحە کە ئیمامی مسلم ڕیوایەتەکە بەو لەفزەی کە ئیمامی نەوەوی لە ئەربعین نەوەویەی هینایەتی کە فەرموودەی ئەبوو هورەیرەیە ڕەزامەندی خوای لەسەر بی کە دەفەرمێت عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة، ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة، ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة، والله في عون العبد ما كان العبد في عون أخيه، ومن سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة، وما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه فيما بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وذكرهم الله في من عنده، ومن بطأ به عمله لم يسرع به نسبه. رواه مسلم. بەڕێزان، وەکو باسمان کرد، ئەم فەرموودەیەش فەرموودەیەکی زۆر گەورەیە، زۆر گرنگە، زۆر عەزیمە و هاوشێوەی فەرموودەکەی 35 ئەوەی لە بەرنامەی ڕابردوو کە باسمان کرد، یعنی هەندێک لە یەکچوون و لە ڕووی معناوە هەیە. ئەویش ئەوەیە کە وەکو باسمان کرد، ئەم فەرموودەیەش بەڕاستی ئەوەمان پێ دەڵێ کە ئینسانی مسلمان، ئینسانی ئیماندار دەبی کەسێک بی دائیمەن خەمی خەڵکی لە ناو دڵی بی، دەبی کەسێک بی دائیمەن بۆ خەڵک بژی نەک بۆ خۆی بژی، دەبی کەسێک بی خۆنەویست بی نەخۆویست بی، خۆپەرست نەبی، کەسێکی ئەنانی نەبی، کەسێک بی دائیمەن لە خزمەتی خەڵکدا بی، کەسێکی مصلح بی نەک تەنیا صالح بی. بەڕێزان، لەبەر ئەوە ئیسلام کەسێ صالحی پێ پەسەند نییە، بەڵێ سەلاح پێویستە، داواکراوە لە ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان کە ئینسان صالح بی، یعنی لە ڕووی دینداری، لە ڕووی خواپەرستی، لە ڕووی جێبەجێکردنی ئەرکەکانی شەرعی و فەرزەکانی لەسەر شانی خۆی ئەدا بکە، عیبادەت و مافی خوای گەورە لەسەر خۆی جێبەجێ بکە. بەڵام تەنیا ئەمە کیفایەت نییە، بۆیە ئیسلام داوا دەکە ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان دەبی مصلح بی نەک تەنیا صالح بی، چونکە ئەو کەسەی کە صالحە ئەو خەمی خەڵکی نییە، ئەو حەقی نییە خەڵک هەمووی بێدین بی، خەڵک هەمووی جەهەنەمی بی، خەڵک هەمووی بە شوێن شەیطان کەوتبی، خەڵک هەمووی عەبدی شەیطان بی. ئەو دەڵێ من حەقم بە کەس نییە، مهم خۆمم، مهم خۆم ڕزگارم بی، یعنی لە ناخی دڵیەوە بەو شێوازە بیر دەکەتەوە، پێی خۆشە بەس ئەو بچتە بەهەشت، پێی خۆشە بەس ئەو خوای گەورە بەس ڕەحم بەو بکە. لەبەرەوە بەڕێزان، کاتی کە کەسێکی ئەعرابی ڕۆژێک لە ڕۆژان دێتە مزگەوتی پێغەمبەر دووری خوای لەسەر بی، لە دوای کە نوێژەکە تەواوە بی، نوێژەکە لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نوێژەکە تەواوە بی، ئەم کەسە ئەعرابی دەشتە چی، ئەوانەی کە بڵێن جاهل و نەخوێندەوار و دووری علم و زانست و سەقافەت و ڕوشنبیریان کەمە و زانیاریان کەمە بەتایبەتی لە ئوموری دین، بۆیە دەڵێ لەو کاتە قسەیەکی گوت،
قوتي اللهم ارحمني ومحمدا ولا ترحم أحدا سوانا. يعني سبحان الله. أما دعاي بو دعاي كيبو طبعا هارويستي بيغمبر صلى الله عليه وسلم جيلبي يعني وكو وادزاني وكو ملكة كانوا سركردة كانوا ظالمة كانوا استمكار كاني أو سردمية كسك مدحي بكو سنائي بكو ها لو كاتا شاوري أو بوكا بيغمبر صلى الله عليه وسلم سباسي بكا داس خوشي ليبكا يعني خلاتي بكا بلا والله دعايك زور مهم تكرت خواي قورا بس رحم بمنو بمحمد ببيغمبر رحم بكسيتر مكي بلان بيغمبر صلى الله عليه وسلم لو والله دا فرموي لقد ضيقت واسعا فرموي خواي قورا دا فرميت ورحمتي وسعت كل شيء رحمو بزي خواي قورا هموشتي قرتوا همو كسي قرتوا تنانت كسي بلين بيدين و ببروا وكافرش دا قرتوا كعمل رحمي قشتيا بلين اگر خواهي قولا رحم با كافر نبا وكل حديثة كاتوا بيامر صلى الله عليه وسلم دا فرميت لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة ما سقى الكافر منها شربة ماء. دا فرميت اقبيت الدنيا بقدر بالكي مش او دا قيمتي هبوة لله خواهي قولا خواهي قورا يقوم اوي نددا او كافر بلام بمليارها نعمة خواهي قورا لقال همو بلين بشريته همو مروفاته همو انساني كردوه كتنانت بلين بيبروا وكافرش او كافرش كشو رشد جاتي خواه وبيغمبر ودين خواه دكا خواهي قورا او هوايا بويشي بخشيه كاتيكا او بو هوايا وبو اكسجين بو تنفس دجي او آوا كدخوتوا او نعمتي رزق وروزي وخوش جزراني وخوشي دنيا بلكو تنانت نعمتي صحته حتى دواي كواتا ورحمتي وسعت كل شيء بلام خواي قورا رحمة كتري هي تايبة بإيمان داران تايبة بمسلمانان ويختص برحمته من يشاء ويختص برحمته من يشاء رحمة كتري هي تايبة بإنسان إيمان دار وإنسان مسلمان بوي بيغمبر صلى الله عليه وسلم فرموي تو اشتك كزور فروانة زور تسكت كردوا لقد ضيقت واسعا إخواي قورا رحمكي زور فروانة بو أو دعايا دكي اللهم ارحمني ومحمدا ولا ترحم أحدا سوانا إخواي قورا رحم بها مكزكا بوشي بس تنيا منو تو هي أما أنانيته أما وكبلي بس من خوم أو يدي بهامو بمري أما تنانت صفاتي كسي ببرواية لروج قيامت كدلي أو لروج قيامت ديويت بس خوي رزقار ببي بس خوي لعذاب خواي قورا رزقار ببي إن شاء الله يفتدي يومئذ ببنيه وأخيه وصاحبته وفصيلته التي تؤوي ثم من في الأرض ومن في الأرض ثم ينجيه كدفرميت لروج قيامت أو كسا ديويت همو كز بكتا قرباني خوي بس خوي رزقار ببا مالو من دالو خزمو كسونا بلكو همو بشريات رزقار ببي بس أو يعني همو لناو بشي بس أو رزقار ببي أما صفاتي إنساني ببرواية برزان ويبراستي أم فرموديش كحفت آموشگاري زور گرنگ تيدا هاتوا براستي هر لو چارچوية كإنساني إيماندار إنساني مسلمان دبي دائما خمي خلكي لناو ضلي بي دبي دائما هول بدا لخزمت خلق دابي هاوكاري ويارمتي خلق بدا رحمو بزي وعطف عطفي هبي بسر خلق أزيتي خلق ندى چه خوشي لو خوي بيوت أو ها بيوت بو خلقي تريش وهتا دواي ويبرزان لوصيتي كم لآموشگاري كم بيامر صلى الله عليه وسلم فرموي من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. سبحان الله برزان أما قاعدك من هي زانان دفرمون الجزاء من جنس العمل پاداشتك لهمان جوري كردوكيه بيامر صلى الله عليه وسلم فرموي من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا ده فرميت هر كسك اگه بيتو
بڵێن کۆربە چییە؟ کۆربە بڵێن مصیبەتێک، بەڵایەک، تنگانەیەک، قورسایەتیەک، زەختێک، زەحمەتێک بەسەر کەسێک یان لای ببە بەجارێک یان ئاسانی بکە، خەفیفی بکە، تەخفیفی بکە لەسەری خوای گەورە نەخۆشیەک، قورسایەتیەک، زەختێک، زەحمەتێک، مصیبەتێک، بەڵایەک لە زەحمەتەکانی ڕۆژی قیامەت لەسەری لا دەبە یان لەسەری تەخفیفەکە. هێ ئەلجەزاء من جنس العمل. پاداشتەکە چۆن ئەو لە دنیا لە خەمی خەڵکدا بووە، چۆن لە دنیا ئەو هەوڵی داوە کەسێک کەوتیتە تنگانەیە، کەسێک بڵێن زەختێکی لەسەرە، کەسێک تووشی نەخۆشیەک بووە، کەسێک مصیبەتێکی توش بووە، ئەو چووە لەسەری تەخفیف کردووە یان لەسەری لا بردووە، بەجارێک هەوڵی داوە بڵێن دەستی بگری، پشتی بگری، پشتگیری بکە، هاوکاری بی، یارمەتی بدە، لە ڕۆژی قیامەتیش خوای گەورە لەو کاتە کە ئەو ڕۆژە سەختە، ئەو ڕۆژە نەخۆشە، ئەو زەحمەتەی کە لە ڕۆژی قیامەت دێتە پێش ئینسان، خوای گەورە ئەو کاتە بەهانای ئینسان دێت، ئەو کەسە ئەو زەحمەت و نەخۆشیەکانی ڕۆژی قیامەت لەسەری تەخفیفەکە یان لەسەری لا دەبە. بۆی بەڕێزان ئەلجەزاء من جنس العمل. ئێمە فرمودی تریشمان هەیە، بۆ نمونە فرمودەیەکمان هەیە لە صحیحین بخاری مسلم ڕیوایەتەکە، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی چی؟ إنما يرحم الله من عباده الرحماء. زانە بەڕێزان خوای گەورە ڕەحم و عەطف و بەزەیی بەچێدا دێتەوە؟ لە بەندەکانی لەوانەی کە خوشیان بە ڕەحم و بە عەطف و بەزەیین لەگەڵ خەڵک و لەگەڵ دەوروبەر، خۆیان لە دنیا ڕەحمیان لەناو دڵی بووە، بەڵێ لە ڕۆژی قیامەتیش خوا ڕەحمی پێ دەکە. ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. بەڕەحم بن، بەزەییتان بێتەوە بە خەڵک لە دنیا بۆ ئەوەی خوای گەورەش لە ڕۆژی قیامەت بەزەیی بە ئێوە بێتەوە. هێ کەواتە بزانە ئەلجەزاء من جنس العمل. پاداشتەکە لە جووری کردەوەکەیە، یان لە فرمودەیەکی تر کە ئیمام مسلم ڕیوایەتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا. هێ الجزاء من جنس العمل. خوای گەورە لە ڕۆژی قیامەت عەزابی ئەو کەسانە دەدا، سزای ئەو کەسانە دەدا کە لە دنیا عەزابی خەڵکیان داوە. ئەو زاڵم و ستەمکارانە باجێ بگرن، ئەوانەی لە دنیا وا دەزانن ئەم دنیای هەردەمینی، وا دەزانن ئەم ڕووناچیە هەردەمینی، وا دەزانن ئەم سەحەت و ئەم دەسەڵات و ئەم سوڵتەیە هەر لە بەردەستیان دەمینی، بۆیە بە کەیفی خۆیان ڕۆژانە زوڵم و ستەمەکەن، خەڵک عەزاب بدەن، سزای خەڵکە دەن، با ئەوان چاوەڕێ بکەن لە ڕۆژی قیامەت ڕۆژێک دادێ خوای گەورە ئەو عەزابەی کە ئەوان ئەو سزایی کە ئەوان بە خەڵکدا ینی خەڵکی سزا دەدەن، خەڵکی عەزاب بدەن، هەر هیچ نییە لە چاو ئەو عەزابە و ئەو سزای خوای گەورە کە لە ڕۆژی قیامەت لەوانە توڵی ئەو هەموو بڵێن تۆڵەی ئەو هەموو بڵێن ستەم لێ کراوەکان خوای گەورە ئەگەر لە دنیاش حەقەکیان بۆ نەجێرتەوە لە ڕۆژی قیامەت تۆڵەیان لێ دەکەتەوە بە عەزابدان و بە سزادانی ئەو زاڵم و ستەمکارانە. بۆیە هێ ئەلجەزاء من جنس العمل. چۆن لە دنیا ئەو بەس خەریکی سزادانی خەڵک بووە، خەریکی ستەم و خەریکی زوڵم بووە لە خەڵک، ئەزیەتی خەڵکی داوە، لە ڕۆژی قیامەتیش خوا ئەزیەتی دەدا، خوا عەزابی دەدا، خوا سزای دەدا. باشە، بۆیە بەڕێزان لێرە لە ئامۆژگاریەکە فەرمووی نفس الله عنه كربة من كرب يوم القيامة، يعني باسی کوڕەبی دنیای نەکرد. لە کاتێک لە وەسیەتی دووەم و سێەم خوای گەورە باسی دنیا و قیامەتی کە لێرە زانایان دەفەرمون یەکەم کوڕبە لەبەرەوە چونکە زەیقەتێکی زۆر زەحمەتە بەقووەتە، بۆی خوای گەورە فەرمووی ئەو زەحمەتانەی لە ڕۆژی قیامەت، ئەو زەحمەتانەی لە ڕۆژی قیامەت خوای گەورە لەوێ لەسەری تەخفیفەکە. بۆیە دەڵێ یعنی ئەو زەحمەتانەی دنیا هیچ نییە، ئەو نەخۆشیانەی دنیا هیچ نییە بەرامبەر ئەوەی کە لە قیامەت دێتە پێش ئینسان. بۆی خوای گەورە بۆی هەلەگری، بۆی تاخیرەکە لە بۆ ڕۆژی قیامەت، بۆ ئەوەی لەو کاتە کاتی کە دەکەویتە زەیقەت و زەحمەت و نەخۆشی خوای گەورە بەهانای دێ. بۆیە بەڕاستی ئەمە ئامۆژگاریەکی زۆر عەزیمە، زۆر گەورەیە. ئینسانی موسڵمان بەڕاستی دەبی هەوڵ بدە لە دنیا
يعني هول بدا بفرصت بزاني والله دبي او يعني چەند زەحمەت ببینی چەند نەخۆشی ببینی چەند تەکلیف بی لەسەری ئەو دەبی ئەمە خێرێکی نەبراوەیە ئەجر و پاداشتێکی زۆرە لە ڕۆژی قیامەت خوا بەهانای دێ ئیتر با ئەویش لە دنیا بەهانای خەڵک بچی با ئەویش لە دنیا هەوڵ بدە زەحمەتەکانی خەڵک تەخفیف بکە ئاسان بکە ئەگەر نەیتوانی بەجارێکیش لایەن ببە زەیقەت بەڕێزان جار وهەیە لە مەعیشەتە مثلەن کەسێکە زۆر نەدارە دەستکورتە کاتی کە کەسێک دەچی هاوکاری دەکە کە لەو زەحمەت و لەو نەخۆشیە و لەو فەقیریە ڕزگاری دەکە جار وهەیە بەڕێزان غەریبیە کەسێکە لە غەریبی مثلەن کاتی کە کەسێک دەچی لەگەلی دڵدانەوەی دەدا کەسێک دەچی دەبی بە لە جاتی مثلەن ئەو دووری باب و دایک و خوشک و برا و خزم و کەسە کاتی کە ئەتوو دەچی بڵێن جێ ئەوان لۆی دەگریەوە جێ خزم و کەس و کاریان لێ دەگری ئەمە ئەتوو لەو زەحمەت و نەخۆشی و زایقەتەی ئەو تێدا ئەتوو بەهانای هاتی یان جار وهەیە مەسەلەن کەسێکە بوون منە سجن کراوە کاتی کە توو دەچی هەوڵ دەدەی ڕزگاری بکەیت هەوڵ دەدەی لەسەری تەخفیف بکەیت یعنی ئەمە زایقەتەکە تو لا دەدەی یان کابرا نەخۆشە مەسەلەن کە تو هاوکاری دەکەی یان دەیبەیە دکتۆر بۆ نمونە یان چارەسەری نەخۆشیەکەی دەکەی باشە کابرا تووشی دڵتەنگیەک بووە بە هەر هوکارێک مشکلەیەکی هەیە کاتی کە تو دەچی بەهانای دەی مشکلەکەی لوی چارەسەرەکەی قسەی بوو دەکەی هەوڵ دەدەی ینی پێداویستیەکانی دابین بکەی و هەتا دوایی بەڕێزان هەر تنگانەیەک هەر نەخۆشیەک هەر قورسایەتیەک کاتی کە ئینسان هەوڵەدە لەسەر بەرامبەر یان لای ببە بەجارێک ڕزگاری بکە بەجارێک یانیش بەلای کەمەوە لەسەری تەخفیف بکە ئەمە لە ڕۆژی قیامەت وەکو پێغەمبەر درود خوای لەسەر لەو ڕۆژە کە ئینسان تەمەنا دەکە لەو زەحمەتەکانی ئەو ڕۆژە ئینسان ڕزگاری ببی وەسیەتی دووەم بەڕێزان پێغەمبەر درود خوای لەسەر فەرمووی ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة بزانە بەڕێزان يسر يعني لێرە معسر چییە وەکو باسم کرد ئیتر هەر جۆرە ئیعسارەکە یعنی هەر جۆرە تنگانەیەکە کاتی کە لە دنیا تووشی فتنەیەک دەبی تووشی مصیبەتێک بەڵایەک بووە تووشی نەخۆشیەک بووە پێویستی بە هاوکاریە پێویستی بە دڵدانەوەیە پێویستی بە یارمەتیە پێویستی بە پشگیریە کاتی کە تو دەچی هەوڵەدەی لوی تەخفیفەکەی ومن يسر على معسر يعني ئەگەر تەنانەت نەتوانیش بەجارێک ئەو قورسایەتیە لەسەری لاب بی هەر کەمێک لەسەری تەخفیف بکەیت يعني بەڕێزان جار وهەیە کابرا نەخۆشە کاتی کە تو دەچی سەردانی دەکەی دەدەقە لە لای دادەنیشی واللهی لەو کاتە یعنی دڵی خۆشە بی یعنی خۆی نەخۆشیەکەی خۆی لە بیرەکە ئازاری لە قەلبی نامینی یعنی هەستەکەی کە کەسێک هەیە لێ دەپرستەوە هەستەکەی کە کەسێک هەیە ئەوی لە بیرە هەستەکەی کە ڕەحمەک هەیە عەتفەک هەیە سۆزێک هەیە یعنی لەو کاتە ئەو هەموو ئەجر و خێر و پاداشتە بۆ دەنووسیرە مجرد یعنی سەردانی نەخۆشێک چجا لەوەی ئەگەر تۆ بچی دەرمانی لۆی بکڕی چجا لەوەی ئەگە بچی بیبەی بۆ لای دکتۆر یان هەوڵ بدەی مەسەلەن نەخۆشیەکەی چارەسەر ببی بەجارێک ئیتر بە هەر شێوازێک تۆ پشتگیری بکەیت بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی يسر الله عليه في الدنيا والآخرة کاکە ئینسانی مسلمان ئینسان دەبی بزانی ئەمڕۆ ئەو نەخۆش بوو سبەینی من نەخۆشە بم ئەمڕۆ ئەو فەقیر بوو سبەینی من فەقیرە بم ئەمڕۆ ئەو تووشی ڕووداوی با بڵێن هاتوچوو بوو مەسەلەن ئیتر ئەگەر خوش زەرەر و زیانی مادیش بی ئەگەر جەستەیی و جیانیش نەبی تووشی زەرەر و زیانێکی زۆر بووە ئەمڕۆ ئەو توش بوو سبەینی من تووشە بم ئەگەر بەو شێوازە ئینسان بیر بکەتەوە قەت پشت لە خەڵک ناکە بەڵکو هەوڵەدە هەموو جار ینی وەکو ئەوەیەکە خۆی توش بووە ئەوها خۆی دینتە پێش بۆیە بەڕێزان ڕۆژی قیامەت خوای گەورە کە وەصفی ڕۆژی قیامەتەکە دەفەرمێت وەکانە یەومەن عەلە الکافرینە عەسیرە بەڕێزان ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر قورسە زۆر زەحمەتە زۆر نەخۆشە چەند خۆشە لەو ڕۆژە ئینسانی مسلمان لەو ئیماندارانە بی لەو مسلمانانە بی کە لە ڕۆژی قیامەت لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە بەحەسەیەوە و ئاوی
کەوثەر بەدەستی مبارەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بخۆیەوە هیچ دڵتەنگیەک و ترسێک لە ناو دڵی تو نەبی لەو ڕوژەکە کافرەکان هەمویان غەرق بووینە لە ناو عەرەقی خۆیاندا هەمویان بڵێن یەومە یەجعەل الویلدانە شیبا ئەو ڕوژەی کە مناڵ پیرەکە مناڵ دەبی چەند سەخت بی دەبی چەند قورس بی دەبی چەند زەحمەت بی بۆ ئێمە لە دنیا هەوڵ نەدەین کارێکی وا ئەنجام بدەین با لە ڕۆژی قیامەت شتێکمان هەبی بەڵێن وەڵڵاهی لە دنیا ڕۆژێک لە ڕۆژان من هاوکاری کەسێکم کردیە من پشتی کەسێکم گرتیە من زەحمەتی کەسێکم لا بردووە یان تەخفیفم کردووە لەسەری بۆ ئەوەی مەسەل لە ڕۆژی قیامەتیش خوای گەورە پشتمان لێ تێنەکە خوای گەورە یعنی هاوکارمان بێ خوای گەورەش لەسەر ئێمە ئاسان کە ئەو ڕۆژە قورسە بۆیە بەڕێزان لە فەرمودەیەکە ئیمام مسلم ڕیوایەتەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت من سره أن ينجيه الله من كرب يوم القيامة فلينفس على معسر أو يضع عنه زانم بەڕێزان دەفەرمێت هەر کەسێک ئەگەر پێی خۆشە ئەگەر بێوێت ئەگەر حەزی لێیە کە خوای گەورە لە ڕۆژی قیامەت ڕزگاری بکە لە نەخۆشیەکانی ڕۆژی قیامەت لە کات و ساتە قورس و زەحمەت و نەخۆشیەکانی ڕۆژی قیامەت هەر کەسێک ئەگە بێوێت خوای گەورە لەو کاتە ڕزگاری بکە فەلیونەفس عن معسر أو يضع عنه با ئەویش لە دنیا بچی نەخۆشیەک لەسەر کەسێک لاب بە یان هەندێک تەخفیفی کە لەسەری ئەگەر نەتوانی بەجارێکیش لاب بی بۆیە بەڕێزان یعنی بۆ نمونە یەکە قەرزارە مثلا کە تەنانەت ئەتوو دەچی قەرزەکەی لوی دەدەیەوە بۆ نمونە یان مەسەلەن پێویستی بە پارەیە دەچی قەرزی پێی دەدەی یعنی سبەینە ئەو پارەی خۆت وەرەگریەوە تەنانەت مجرد تو مەبلەغێک لە پارە دەیدێ هاوکاریەکە دەیکەی ئەو هەتا بە وردە وردە بتوانی تر قەرزەکەی تو پارەکەی خۆت هەمووشت وەرگرتەوە بەڵام ئەتوو بوویتە هوکاری ئەوەی کە ئەو لەو زەحمەتە لەو نەخۆشیە لەو زەیقەتە ڕزگاری بوو یان هاوکاری بووی تەخفیفت کرد لەسەری لە ڕۆژی قیامەت خوا ڕزگارت دەکە لەو زەحمەت و لەو نەخۆشیانە بۆیە بەڕێزان لە فەرمودەیەک کە لە صەحیحەیندا هاتووە پێغەمبەر درود خوای لەسەر بێت دەفەرمێت حوسب رجل ممن كان قبلكم فلم يوجد له من الخير شيء دەفەرمێت لە ڕۆژی قیامەت یەکێک کاتی کە دێن حسابی لەگەلەکەن ممن كان قبلكم يعني دیارە لە بڵێن لە ئومەتەکان و لە بڵێن ئەقوامی پێش ئیسلام دەفەرمێت کاتی کە دەهینن کە حسابی لەگەل بکەن تەماشە دەکەن هیچ دینداری و بڵێن عیبادەت و خێری وای نەکردووە لە ژیانی خۆیدا دەفەرمێت إلا أنه كان يخالط الناس تەنیا صیفەتێکی هەبووە دائما تێک هەڵبووە لەناو خەڵک دائما يعني ئەوە نەبووە کەسێکی واکە خۆی دوور بێختەوە لە خەڵک خۆی ئەو کەسانەی کە حەزیان لێ نییە بڵێن دەستی درێژکەن دەستی کەڕەم سەخاوەتیان هەبی ئەوان دائما حەزیان لێ چ بکەن حەزیان لێ دووری خەڵک بن دەڵێن نەوەک ئەوەی سبەینە ئەو کەسە ئیشی بە من بی دائما ئەو کەسانە برادەریان کەمە یان هەر نییانە دائما حەزیان لێ خۆیان بژین بە تەنیا لە جێیەکی بەرز بن لە جێیەکی دوور بن دووری خەڵک بن لە ناو خەڵک نەژین بوو لەبەرەوە دەڵێ ئەوە سبەینێ کوڕە چ مەجبورم سبەینە ئەوە لەبەرەوە من هەمە خوای گەورە کەرەمی لەگەڵ کردوم و سەروەت و سامانێکی باشم هەیە ئەوانە هەموو دێن مەبەستیان ئەوانە هەموو دێن سبەینە هەر یەک لەوانە دەبی من بچم بیان دەمێ بۆیە حەزی لێ نییە ئەسڵەن بۆیە دەڵێ بەڵام ئەو کەسە لەو کەسانە نەبوو إلا أنه كان يخالط الناس أو كەسە دائما لەناو خەڵک ژیاوە وكان موسرا خوای گەورە بڵێن دەرگای فەزلی خۆی بۆی کردبووە یعنی دەوڵەمەند بوو دەوڵەمەندێکی زۆر بوو دەسەڵاتیشی هەبوو فكان يأمر غلمانه أن يتجاوزوا عن المعسرين دائما بە شاگردەکان و بەو کەسانەی کە لەگەڵ خۆی ئیشی کردووە دیارە کەسێکی زۆر بازرگان و تاجرێکی گەورە بووە خەڵکانێکی زۆر لە شەریکە و لە کومپانیەکەی ئیشی کردووە دەڵێ دائما کاتی کە مەسەلەن خەڵکانە کە ناتوانیوە ئەو قەرزەی لەلایەنە بیدەنەوە
دائما بە شاگرد و بەو خەلکانەی گوت و ئەوەی کە لە دەوروبەری گوتیتی لێیان گەڕێن لێیان خۆش بن عفویان کەن یان زۆر زەختیان لێ مەکەن با بە کەیفی خۆیان هەتا دێتە دەستیان ئەوجا بدەنەوە ئەوجا فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قال الله تعالى لە ڕۆژی قیامەت کاتی کە هینان حسابیان لەگەل حساب لەگەل ئەو جۆرە کەسە دەکەن قال الله تعالى عز وجل نحن أحق بذلك منه تجاوزوا عنه الله أكبر يعني خواهی گەورە لەو کاتە فەرمووی ئێمە ئەولاترین کە ئێمەش لەو کەسە خۆش بین مادەم ئەو لە دنیا لەو هەموو خەلکە خۆش بووە دائیمەن ئەمری کردووە کە بڵێن لەو خەلکانەی کە نیانە بدەنەوە قەرزی لەسەر خۆیان ناتوان ئەدا بکەن لێیان خۆش بووە لەوانە خۆش بووە یان لەسەری تەخفیف کردوون یان زۆر زەختیان لێ نەکردوون ئەمەش ئەمڕۆ چ دەکەین لەو کەسە خۆشە بین خوای گەورە لێی خۆش بوو باشە لە وەسیەتی سێم بەڕێزان پێغەمبەر درود خوای لەسەر بی فەرمووی ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة بزانە بەڕێزان ئەمە ئینسانی ئیماندار ئەمری پێکراوە کە دەبی ستر بکە یان دەبی خەلکی ستر بکە دەبی خەلکی فەزح نەکە دەبی دائیمەن نەگەڕێ بە شوێن عیب و عار و کەم و کورتی خەلک ئەسڵی ئینسانی ئیماندار وایە بەڕێزان ئەمە تەجەسوسی پێدەگوترێت تەجەسوس حرامە خوای گەورە لە ئاەتی قورئان دەفەرمێت وەلا تەجەسەسوو نابی تەجەسوس بکەی نابی بچی بگەڕێی بە شوێن کەم و کورتی و عیب و عاری خەلک بپرسی یێوە هەیە یعنی هەر هیوایەتی ئەوەیە حەزی لەوەیە بەس بزانی ئەو کەسە چ دەکە تەنانەت پرسیارەکە یعنی پرسیاری زۆر تایبەت کە لەوانەیە کابرا هەندێک پرسیار هەیە لە نێوان ژن و مرد لەوانەیە هەموو پرسیارێک نەکرێت ئەو هەموو دەیەوێت لەناو ماڵ ئەو کەسە چ دەکەن چ دەخۆت چۆن دەنووی لە چێ دەنووی لەگەڵ خێزانەکەی چۆنە چۆن نییە چەند منداڵی هەیە یعنی تەفاسیل و وردەکاری ئەمە تەجەسوسە بەڕێزان ئەمە دروست نییە تەدەخولە ئەمە تایبەتمەندی و خصوصیاتی خەلکە بەلکو بە پێچەوانەوەش ئەگەر قسەیەکی بیست ئەگەر شتێکی زانی نەکە خۆی بچی بە شوێنی بگەڕی کە ئەمە وەکو گوتمان حرامە قەتعاً دروست نییە جائز نییە تاوانێکی گەورەیە بەلکو تەنانەت ئەگەر بە هەر ڕێیەکەوە بە هەر شێوازێک عیب و عار و کەم و کورتی کەسێک زانی ئەمری پێکراوە دەبی سەتری بکە دەبی داپۆشی نابی ئابڕووی ببە نابی فەسحی بکە ئەگە بێت و سەتری بکە خوای گەورە مزجینی پێدەدا کە لە ڕۆژی قیامەتیش خوای گەورە بەلکو نەک تەنیا لە ڕۆژی قیامەت لە دنیا و لە قیامەت خوای گەورە ئەوش سترە بەڕێزان باشە فلان کەس وڵا ئەو گونەحەی هەیە ئەو تاوانەی هەیە ئەو خراپەی هەیە ئەو عیب و عارەی هەیە ئەو کەم و کورتیی هەیە باشە خۆت بێ عیب و عاری خۆت بێ کەم و کورتی خۆت هیچ گونەح و تاوانت نییە چۆن تو پێت نەخۆشە سبەینێ خەلکانێک لە مەجالس و لە جێیان باسی تو بکەن باسی عیب و عار و کەم و کورتی تو بکەن چۆن تو پێت نەخۆشە دەبی ئەوها توش پێت نەخۆش بی بەلکو تەنانەت ئەگەر کەسێکیشی باس کرد و نابی ڕێی پێی بدەی نابی مەجالی پێ بدەی دەبی بوەستینی نابی حەزت لێبی یەوە هەیە هەر حەزی لەو مەجلیسانەیە کاتی کە باسی کەسێک دەکرێت چێژ لەوە وەرەگری کاتی کە باسی کەم و کورتی و عیب و عاری خەلک دەکرێت لە مەجلیسی ئێوە هەیە مەجلیس بەوە گەرمەکە ئەمە هەمووی نازانی هەمووی ئاگر لۆ خۆی خۆشەکە هەمووی گونەح و تاوانە هەمووی سەرپێچیە ئەوجا هەمووی بڵێن ئەجر و کردەوەی چاک و ئەوەی خۆشی ئیبتالەکەتەوە پۆچەڵەکەتەوە بەڕێزان بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگە بێت و یەکێک لە دنیا سەتر بکە مسلمانێکی سەتر بکە خوای گەورەش لە دنیا و لە قیامەت سەتریکە بەڕێزان بۆیە زانایان دەفەرموون سەتر دوو جۆر هەیە سەتری عیوبی خلقی مثلا کابرایەک بۆ نمونە عیبێکی هەیە لە ناو جسمی لە ناو لاشەی بۆ نمونە لەوانەیە ئەو عیبە دیار نییە بۆ نمونە مثلا تو زانیتە لە پشتی لە سینگی لە ڕانی مثلا عیبێکی هەیە شتێکی هەیە ئەمە نابی تو بچی ئیعلانی بکە تو بچی بە خەلک بڵێ تێدەگەی ئەمە دروست نییە ئەمە حرامە یعنی اللهم إلا لە حالەتێک ئەگە بێت و بۆ نمونە مثلا ئەو گەنجە ئەو عیبەی هەیە تو دەزانی
مثلا ئافرەتێک هاتووە داخوازی یعنی بڵێن ئەو گەنجە چووە داخوازی ئەم ئافرەتە ئەو خزم و کەسێ ئافرەتە هاتوون پرسیار لە تو دەکەن لەبەرەوە تو نزیکترین کەسی ئەو کەسەی ئەو کاتەنە ئەو کاتە واجبە لەسەرت کە ئەتوو ئەو عیبەی ئەو کەم و کورتەی پێ بڵێ لەبەرەوە ئەمە سبەینە ئەو ئافرەتەی دەینی ئەمە زڕورە بزانی هەندێک حالاتی ئیستیثنایی هەیە بەڵام نا ئەو ئەمە ئەوش مەبەستی تەواوە مەبەستەکەی بەڵام ئەگە بێت و مەبەستی ئابڕووبردن بی مەبەستی پێوە بێ فەسحی بکە ئەمە دروست نییە بە هیچ شێوازێک جۆرێکی تر بەڕێزان لە ستر وەکو گوتمان ستری مەعسیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون کەس نییە گوناحی نەبی کەس نییە تاوان نەکە کەس نییە مەعسووم بی بۆیە بەڕێزان ناکرێ تەنانەت مەسەلەن یعنی کابرا يعني حتى ئەگەر دەڵێ مەسەلەن خۆ ئەگە بوون منە بزانی کابرا عرق دەخۆتەوە لە ماڵی خۆی دەخۆتەوە يعني دروست نییە کابرا بچی تەجەسوس بکە بچی بۆ ئەوەی با بڵێن بچتە ئەگەر دەوڵەتی ئیسلامیش بین بوون منە بچیتن ئەمری بەسەر بکە و ببڵێتن ئەمە فلان کەس عرقی خواردەوە بۆ ئەوەی حەدی لەسەر بدەن ئەگە بێت و بە جەهری و لە ناو خەڵک ئیجهار بکە ئەمە شتێکی ترە یان مەسەلەن بوون منە لە وەڵا تووشی فاحیشەک بووە بوون منە ئاخر تووک بەڵگەت چییە آخر کات و شاهدت هەیە هەل لەبەرەوە بەڕێزان تەنانەت لۆ ئەوە خوای گەورە بوون منەکە فەرزی کردو دەبی 4 شاهدی هەبی ئەو 4 شاهدە دەبی عملیەکە بە کاملی بینی بیان ئەگەرنا لەبەرەوە سمعە و حقوق و مافی خەڵک حرمەتی خەڵک پارێزراوە لە ئیسلام تەنانەت ئەو کەسەی کە هاتووە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتیتی من زینام کردووە گوناه فاحیشەم کردووە یعنی پشتی تێ کردووە حەزی لێ بووە بگەڕێتەوە حەزی لێ بووە اعتراف نەکە بۆ ئەوەی کە حەدی بەسەردە بۆ ئەوەی کە سەتری بکە بۆیە بەڕاستی بەداخەوە یعنی ئێستاوای لە هاتووە خەلکانێک وا هەیە بەس حەزیە لێ بە تایبەتی ئێستا کە لەو سوشیال میدیایە یعنی هەر کەسێک ناویری قسەیەک بکە دەبینی لە هەموو سایتەکان و لەوێ حەیای ئابڕووی دەبن ئیتر جاروە هەیە افتراءش جاروە هەیە فۆتۆشۆپە جاروە هەیە دروستکراوە جاروە هەیە ڤیدیووەکە ڕسمەکە خۆی بەری ئەلەوە یعنی دەزانی ئەمە چ تاوانێکی گەورەیە ئەگەر وابی ئەمە تاوانە ئەگەر وابی چجا لەوەی ئەگەر دروبی و بڵێن افتراءبی بۆیە وەکو شاعر قسەیەکی جوانیە کە دەڵێ وعیناکە إن أبدت إليك معائبا فدعها وقل يا عين للناس أعينه دەفەرمێت ئەگەر چاوەکانی تو ویستیان عیب و عار و کەم و کورتی خەڵک ببینن و یان ویستی باسی بکەتن بۆ خەڵک فەدەعها بە چاوت بڵێ واز لەوە بینە بە چاوت بڵێ ئەی چاو خۆ خەڵکیش چاویان هەیە ئەتوو چۆن شتە بینی خەڵکیش شتە بینی خەڵکیش ئەتوو دەبینی بۆیە بەڕێزان لە فەرمودەیەک کە بڵێن فەرمودەیەکی صحیحە ئیمامی خەلال لە سنە ڕیواەتی کردووە دەفەرمێت چی پێغەمبەر صلی الله علیه و سلم 3 من الفواقر 3 يعني فواقر يعني دەڵێ پشت شکاندنە 3 شتە ئەوەیە کە پشت شکاندنە ئەو کەسەوەکو دەڵێن ئەوەندە گوناحێکی گەورەیە ئەو 3 شتە چییە دەڵێ ئیمام إن أحسنت لم يشكر وإن أسأت لم يغفر دەسەڵاتدارە کە ئیمامەکە با بڵێن بەرپرسەکە بابەکە دایکەکە لەو منداڵەکانی با بڵێن مدیر دایرەیەکە إلى آخره إن أحسنت کاتی کە تو ئیشەکێ چاکەکەی سپاست ناکە وإن أسأت لم يغفر کاتی کە غەڵەتێک دەکەی لێت خۆش نابی کە چاکەیەک دەکەی سپاست ناکە پاداشت ناکە کە خراپەیەکیش دەکەی ئەگەر بە مەبەستیش نەبی لێت خۆش نابی ئەمە یەکێکە لەو گوناحە گەورانەی کە پشت شکاندنە بۆ ئەو کەسە دوای دەفەرمێت وجار إن رأى حسنة دفنها وإن رأى سيئة أفشاها ئەو دراوسەیەیە کاتی کە چاکەیەک لە تو دەبینی دەفنی دەکە یعنی دەیشارتەوە چاکەیەکە دەیشارتەوە دادەپوشی لە پێشچاوی نییە باسیشی لێ ناکە وإن رأى سيئة أفشاها بەڵام کاتی کە خراپەیەک لە تو دەبین دەچی چی دەکە دەچی بەڵاوی دەکەتەوە لە ناو خەڵک دوای دەفەرمیت وزوجة إن حضرت آذتك وإن غبت خانتك في نفسها وفي مالك ئافرەتەکە کە بڵێن ژنەکە کاتی کە مێردەکەی حاضرە ئەزیەتی مێردەکەی دەدا کاتی کە مێردەکەی غائبە خیانەتی لێ دەکە لە خۆی و لە ماڵەکەی بۆیە بەڕێزان لێرە بۆیە دەڵێ
موضوعی شاهد لەو حەدیسە ئەوەیە کە ئینسان شتی چاک با باسی بکە، شتی خراپ با باس نەکە، شتی خراپ و عیب و عار و کەم و کورتی با ئەو بشارتەوە، با ئەو داپۆشی نەک پێچەوەنەوە، شتی باش بشارتەوە، شتی خراپ باس بکە بۆ ئەوەی ئابڕووی بەرامبەر ببە. بۆیە بەڕێزان حتا وەکو باسمان کرد تەنانەت سترکردنی فاحیشە زینا کە چەند گەورەیە، تاوانێکی چەند قێزەونە، چەند گەورەیە، بەڵام تەنانەت ئەگە بێت و کەسەکە بزانی یعنی ئەسڵ وایە ستریکە. بۆیە دەڵێ فەرمودەیەکی صحیح ئیمامی بوخاری لە ئەدەبی مفرد ڕیوایەتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چی شبیل بن عوف قسەی ئەوە دەفەرمی چی من سمع بفاحشة فأفشاها فهو فيها كالذي أبداها. دەفەرمی چی هەر کەسە کە فاحشەیەکی بیست یعنی بیستی کەسێک تووشی زینا بووە، کەسێک فاحشەی ئەنجام داوە فأفشاها لەخوای ویست چوو جا مەجلس نییە، جێ نییە، وەکو گوتمان لە سایتەکان لە جێیەکان بەڵاوی کردەوە حەیای ئەو کەسەی بن، دەفەرمێت فهو فيها كالذي أبداها، تاوانی ئەو کەسە وەکو ئەوەی ئەوش زینای کردووە، وەکو ئەوەی ئەوش زینای کردووە، چۆن ئەو لەبەرەوە چوو ئەو بوو بەهۆی ئەوەی کە ئەو کەسە ئابڕووی بچی. بۆیە خوای گەورە دەفەرمێت إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا، ئینسانی مادار نابی حەزی لێ بیکە فاحشە و بەتڕەوشتی و فەساد بەڵاو بیتەوە لە ناو کۆمەڵگا. وەسیەتی چارەم بەڕێزان خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. بزانە بەڕێزان یعنی چۆن گوتمان هەر کەسێک ستری کەسێکی کرد، کەسێکی ڕزگار کرد لە زەیقەتێک لە نەخۆشیێک، خوای گەورە پشتی دەگری، خوای گەورە ستری دەکات، خوای گەورە بەهانای دێ. دیسان لێرەش والله في عون العبد ما دام العبد في عون أخيه، خوای گەورە هاوکار و یارمەتیدەری ئەو بەندەیە کە لە دنیا ئەویش هاوکار و یارمەتیدەری خەڵکە، بۆ خەڵک دەژی نەک بەستەنیا بۆ خۆی دەژی. وە لە فەرمودەیەکی مای مسلم ڕیوایەتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من استطاع منكم أن ينفع أخاه فليفعل، هەر کەسێک توانی سوودێک بیگەینی بە برایەکی خۆی با بیکە کاکە، چاوەڕێی چ دەکەی؟ بڕۆ بیکە مادەم تو توانای ئەوەت هەیە کە خزمەتی کەسێک بکەی، بەهانای بێ، هاوکاری بکەی، پشتگیری بکەی، پاشگەز مەبەوە، بڕۆ بیکە فەلیەفعل بە سیغەی ئەمر. بۆیە بەڕێزان طبعا ئەگەر تەماشەی مواقفی زانایان و سەلەفی صالح بکەی هەر تەواو نابی ئەوەندە یعنی صیفەتی ئەوەیان تێدا بووە کە لو خەڵک ژیاون. ئیمامی مجاهد یەکێکە لە شوێنکەوتووەکان دەفەرمێت صحیبت ابن عمر عبد الله بن عمر في السفر لأخدمه فكان يخدمني، دەفەرمێت من جارێک ئەو تابعی بوو ابن عمر عبد الله کوڕی عمر کوڕی خەتاب سەحابی بوو، دەفەرمێت جارێک من گوتم با لەگەلی بچم لەو سەفەرە لەگەلی بچم، تەنیا مەبەستم ئەوە بوو کە ئەو لەوی بەتەمەنتر بوو لەوی گەورەتر بوو، تەنیا مەبەستم ئەوە بوو کە خزمەتی بکەم لەو سەفەرە، دەفەرمێت فەکانە یەخدیمونی واللهی ئەو خزمەتی منی دەکرد. ئەو هابوون بەڕێزان لەگەل یەکتر باشە. تەنانەت هەندێک لە پیاوچاکان دەیان کردە مەرج لەسەر ئەوانەی کە لەگەلی دەچوونە سەفەر، دەیان گوت من بە مەرجێک دێم لەگەلت دێمە سەفەر بۆ ئەوەی کە لە سەفەر من خزمەتی تو بکەم، ئەگەر بەو مەرجی من ڕازی من بەو مەرجە دێم لەگەلت دێمە سەفەرەکە بۆ ئەوەی هاوکاری تو بکەم، یارمەتی تو بدەم، خزمەتی تو بکەم. باشە لە فەرمودەیە کە لە صحیحین داهاتووە بەڕێزان فەرمودەی ئەنەسی کوڕی مالکە دەفەرمێت كنا مع النبي صلى الله عليه وسلم، ئێمە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێک لە جاران أكثرنا ظلا الذي يستظل بكسائه، دەفەرمێت ئێمە دیارە لە بیابان بووینە یعنی هیچ دارێکیشی لێ نەبووە، هەموو ڕوژێکی زۆر ئەوە بڵێن هاوین لەسەر سەرمان بووە، دەفەرمێت ئەوەی کە سێبەرێکی هەبی مەگەریەکە جلەکەی کەمەک شۆڕبی کەمەک درێژتر بی خڕای بیتە سەری مەسەلەن ئەوەندە سێبەری بوو بێ، دەفەرمێت وأما الذين صاموا، دیارە هەندێک لەو کاتە بە ڕوژی بووینە، طبعا ڕوژی ڕەمەزانیش بووە یعنی بەڵام سەفەر بووە، یعنی بۆیان هەبووە کە ڕوژی ڕەمەزان بڵێن ڕوژی فەرز بشینن، دەفەرمێت هەندێک لەوانە بە ڕوژی بوون، دەفەرمێت ئەوانی کە بە ڕوژی بوون هیچ کاریان نەدەکرد لەبەرچی لەبەرەوە بە ڕوژی نەبوو، ئەوەی ماندوو نەبن. وأما الذين صاموا فلم يعملوا شيئا وأما الذين أفطروا، بەڵام ئەوانەی کە ڕوژەکەیان شکان لەبەرەوە لە سەفەرن بۆ ئەوەی خزمەتی ئەو خەڵکە بکەن فبعثوا الركاب وامتهنوا وعالجوا، دەفەرمێت ئەوان خەریکی
بڵێن حوشتەکان و هەسپەکان و بڵێن خەریکی ئیش و کار و بڵێن چارەسەرکردنی مەسەلەن نەخۆشی و هەتا دوای هەموو ئیشەکان ئەوان کردیان ئەوجا دەفەرمیت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ذهب المفطرون اليوم بالأجر. سبحان الله، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەرێ جەماعەت دەزانن ئەمڕۆ هەرچی ئەجر و خێر و پاداش هەیە ئەو کەسانەی کە بێڕوژینە ئەوانە بردیانەوە، ئەمانەی کە بەڕوژینە ئەجر و ڕوژەکەیان بردەوە، بەس ئەوانەی بێڕوژینە ئەوان ئەجرەکەیان بردەوە. لەبەرچی لەبەرەوە ئەوان لە خزمەتی ئەوانی تردا بوون. وصيتي بينجم برزان ومن سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. كأمش براستي نعمتك جورية مسجينيك جورية لبو أو كسانيك لدنيا هولو تيدكوشن بو أويك علم وزانست وزانياري بدز بهن وجا تشيز علم وزانستي دنيويك لخزمتي خلق دابي ما بس ليرة بتانيا علمي شرعينية بريسان أويك دابيتا بزيشن كجياني ديان كسر زقارك بو أما علمي شرعينية أمش علمي شرعية أويك دابيتا مهندسك أو بنايك درست لسر أساسك درست بين بملازيك بيت بنايتك نروخي جياني صدان كسر زقارك بو أما علمي شرعينية يعني هم علوم كانت تلك لخزمتي بشرية مروفاتي دان أو أناش علومي شرعينة بو يدا فرمين هركسك ما بستي بي أو بي خزمتي خلقي بي بك أو علميك ورقري خزمتي خلقي بي بك سهل الله به طريقا إلى الجنة. خواهي قورا ري بو روشنك ري بو خوشك بو آسانك لبو أويك بچي ببهشت لبرچي برزان يكم لبرا وأم علم جارك بيش هموشتك خذي علمك عبادته خذي علمك عبادته أو جاء أو علم دبيته كاري أويك ضلي أو كسا بجيتوا ضلي أو كسا لبر أو چند علمي زياتر بي أو دا طاعته عبادتي إن الله يخشى إن يخشى من عباده العلماء من عباده العلماء إن الله يخشى من عباده العلماء يعني شيء الأخوة قورة زياتر دترسن أوانيك عالما باشا بوي براستي علم دبيته أويك أو كسا نيزيك ببيتابا بولا إخوة قورة ودبيت الريخوش كرك بو أويك بتشيد ببهشت بوي هروك قترا ومن عمل بما علم أورثه الله علم ما لم يعلم. ده فرميت هر كسا كارو كردوا إيش بك بو علميك بدس هناوا خواي قورة علمي تريشي بيدا بخشي كبدستي نهناوا. وصيتي ششن برزان ده فرميت وما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه فيما بينهم. ده فرميت وهر كمال قومك يعني چند كسانك كاتي كدتشنا مالك لمالكان خواي قورة تنياما بستيان أويك دادنيشن لحلقيك علم تنياما بستيان بي أويك كتاب خواي قورة كلام خواي قورة قرآن بيروز دابنيشن بخوي نوا ودراسة بكن وشيب كن وتفسيري بكن معناه كي ليك دانا وكي يان دروسي علمي دروسي فقه دروسي حديث دروسي عقيدة ما بس يان بي أوبو علم وزانست وشار زي بي بكن لدين إلا خواي قورة شار كرم وشار نعمت لقال أو كساندك إلا نزلت عليهم السكينة إلا خواي قورة دليان آرامك إنسان برزان بوشي دجي لهر كسك ببرس حزي ليه دلي آرام بي بختور بجي مرتاح بي دل راوكي وخم وخفتو نخوشي لناو دلي نبي إنسان حزي ليه برزان أما يكلا وانا إلا نز أما وعدي خوايا وعدي بيغمبري خوايا درود خوايا لسربي إلا نزلت عليهم السكينة آرامي ضل ديتا خارو وغشيتهم الرحمة أو أنا رحمي خواي قورة أو ندني زيكي أو كسانية لدورو بري أو كسانة ده سوريتوا خواي قورة أو ندا برحمه بزيو عطفي هي لقال أو كسانة وذكرهم الله في من عنده أوجه خواي قورة لروج قيامات بس نقل روج هلا الدنيا يعني خواي قورة لاي ملائكة كان باسي تودك باسي أو كسانة دك شن نعمتك قورة برزان شن تكريم رزلينانك لبو أو كسانة بوي پیغمبر درود خواه لسلم لفرموده که بلن إمام مسلم روايتك لفرميت يذكرون الله ليرا هاد يتلون كتاب الله بلام لرواية مسلم يذكرون الله بوي زانان ده فرمون ذكر إخوة تسبيحاته سبحان الله أو هم ذكرانه دقرتوا وعلم شرعيش دقرتوا مجالس العلم هم علوم كان
دقرته مجالس الحلال والحرام، مجالس عبادات، مجالس عقيدة، مجالس حديث و هتا دوایی بوی برزان يعني إما كاتمان تواب وآخر آموجگاری من ما وصيتي حفتم وأخير برزان پیغمبر درود خواه لسر فرميت ومن بطأ به عمله لم يسرع به نسبه. برزان دفرميت هر کسك اگه بيتو عبادتي كارو كردوو چاككاني بلين كما والله بكالكي ناهد أما نسبي فلانة وأما كوري شيخة وأما كوري ملاية وأما دا صلاة دارة وأما دولة مندة وأما ما شاء الله يليبي أما ثروة سامان أما فلان عشيرته أما فلان بن مالية أما فلان حزبه والله هيجي بكالكي ناهي. ومن بطأ به عمله چونك عملك أو دا كما أو دا بطيئة أو دا لسرخوة لم يسرع به نسبه يعني نسبكي ويلناك كلجات عملكي. خواهي قورد فرميت إذا نفخ في الصور فلا أنساب بينهم لروج قيامات نسبي تدانية وكوغوتمان إن الله لا ينظر إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم لا ينظر إلى صوركم وأموالكم. خواهي قورد تماشي دمو چاو بجنو بالاتا ناكا خواهي قورد تماشاتا ناكا أما كري فلانة وأما عشيرة فلانة وأما پیغمبر صلى الله عليه وسلم بكشكي فرمو يا فاطمة اعملي ما شئتي فإني لا أغني عنك من الله شيئا. هستا وكشم خود كردوي خود عملي بك من لروج قيامات بكالك ناهي ما كان پیغمبر إخوة مع العلم بكالك ديت كشفاعتي همو أمتك إذا كلا ضمن شيان مالو من دالو بلين خيزانة كاني بلام فرموي هستا كردوي خود بك أجر كسك نسبي بوبو با أوي خو أبو لهب دبي بتشبو بهشت أبو لهب لبر أوي كمامي پیغمبر درود خواه لسر بي ها بلام آية دشتا بهشت هيش بكال كي ديت هيش سودي بوي دقيني كأما بلين والله لا روجي قيامة بلين يا رب من مامي پیغمبر خواه هيش بكال كي نايل بروا أو بكافري مرد بوي پیغمبر صلى الله عليه وسلم فرموي من بطأ به عمله أجر كردوكي عملكي كم بي براستي لم يسرع به نسبه نسبكو أوكا هيج بكالكيناي لروج قيامت هر كسك بيوست بكردوا وبعبادته وبدينداري وبخواترسي خوي باشا وجناح تواني كسج بو نانسري عبادته عملي كسج بو أو نانسري هر كسك عملكي عبادتكي ودينداريكي بويا إما بو أندازي بلين مش آخر وصية بو حفت وصيتي زور قورة زور قرنج بلين زور بابتي لخوي دا قرت إما يعني ببي أوقاتيك لبيش ما بو يعني هول مان دا قسال سر هر يك لو وصيتانا بكين إن شاء الله وميدوارين كا هول بدين لجياني خمان دا أو وصيتانا جيب كين بو أويك إن شاء الله لروج قيامت خواهي قورة بهاناي إما بتشون إماش لدنيا بهاناي خلق دابين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.